مەترسی پاشای خوازەکانی ئێران بۆ سەرداهاتووی کوردستان. کوردی ڕاستەقینە کوردی شاپەرستە. لە ئێراندا تەنیا یەک نەتەوە بوونی هەیە، ئەویش نەتەوەی ئێرانە. دەبێت لە کاتی خۆیدا بزنەکێویەکان تەفروتونا بکرێن. دەکرێت لە ڕێگەی چەند موشکێکەوە هەرێمی کوردستان لە نێو ببرێن و بۆ هەمیشە ئەم بزنەکێویانە بێدەنگ بکرێن. ئەمانەی سەرەوە بەشێک لە دروشم و بیر و باوەڕی ئەو شاپەرستانن کە ماوەیەکە بە توندی لە بەرامبەر داواکاری شەقامی کوردستان وەستاوەتەوە و لە پاڵدژایەتی حکوومەتی ئێستای تاران. هاوکات دژایەتی تند و سەیر و سەمەرەی ئەو نەتەوانەی دیکە دەکەن کە لە ئێراندا خوازیاری مافی ئینسانی و نەتەوەیی خۆیانن. ئەویش تەنانەت لە چوارچێوەی وڵاتی ئێراندان و بە هیچ شێوەیەک قایل بەبوونی هیچ قەومێک و نەتەوەیەکی دیکە لە ئێراندانین و لەو باوەڕەدان لە ئێراندا تەنیا یەک نەتەوە بوونی هەیە، ئەویش نەتەوەی ئێران واتە نەتەوەی فارسە و هەر کەسە و بەس لە نەتەوەیەکی دیکە بکات ئەوە خیانەتکار و دەبێت سزای بدرێت و لە نێو بچێت. وەک وە بیرهێنانەوەیەک زۆر دەمێکە لە ئێراندا بەهۆی ناکارامەیی گوتاری ئاینی و بە واتایەک شکستی هێمە ئاینیەکانی دەسەڵاتی مەلاکانی تاران لەلایەکەوە و نەبوونی ئۆپۆزیسیۆنی خاوەن پێگەل لەلایەکی دیکەوە، بەستێن و فەزایی بۆ سەرهەڵدانەوە و پەرەسەندن و تەنانەت گشتگیربوونی ناسیۆنالیزمی نزیک لە فاشی شاپەرستەکانی ئێران ڕەخساندووە و پێدەچێت لە ڕێگەی درێژەی ئەم حاڵەتە دوور نییە ئەم ڕەوتە توندڕەوە سەرجەمی ئێران جگە بەشی کوردستان و تا ڕادەیەکی بەرچاو ئازەربایجان و بەلوچستان و خوزستان یان هەمان عەرەبستانی ئێران بتەنێتەوە و ئیتر ئەو کاتە دوور نییە ئەو ڕوانگەی بۆ کورد تا ئێستا لە ئێراندا وەک نەتەوەیەکی ئازا و جوان و شیاوی ڕێز هەیە جێگەی خۆی بە جودایی خواز و تیرۆریست بدات. ڕێک وەک ئەوەی لە تورکیادا هەبوو هێشتاش بەدی دەکرێت. هەر لەم بارەوە پاشای خوازەکانیان هەمان شاپەرستەکان بە سەرکردایەتی ڕەزای پەهلەوی کوڕی شای پێشووی ئێران بە شێوازێکی تەواو بەڕەڵایەنە و لە هەمان حاڵەتدا بەربڵاو خەریکی سوکایەتی بە سەرجەم نەتەوەکانی ئێران بەتایبەت تورک و عەرەب و کوردن و لە کورد وەک بزنەکێوی، تورک وەکو گوێدرێژ و عەرەبیش وەک مارمێلکە خۆر و پێپەتی ناو دەبن و هاوکاتیش هەڕەشەی کوشتن لەو کەسانە دەکەن کە بانگەشا بۆ نەتەوەخوازی و ناسیۆنالیزمی تورکی و کوردی و عەرەبی دەکەن و نەشارنەوە هەردەم ئامادەی لێدان و تۆقاندن و کوشتنی سەرجەم ئەو کەسانن کە بڕوایان بە ناسیۆنالیزمی ئێرانی و هەروەها بنەماڵی پەهلەوی و بەتایبەت سیستەمی پاشایەتی نییە و لەمبارەوە هەر کەسە و دژیان بوەستێتەوە یان کەمترین ڕەخنەیەک ئاڕاستەیان بکات هەرزوو تۆمەتی جودایی خوازی و تیرۆریست دەدرێتە پاڵی و هاوکات زۆر جاریش هەڕەشەی کوشتنیشی لێ دەکرێ و تەنانەت هەندێک جاریش باسی هێرش بۆ سەر هەرێمی کوردستان و باکۆ دەکەن و ئەم دوو ناوەندە وەک ئاخێزگەی سەرهەڵدان و پەرەسەندنی ناسیۆنالیزمی کوردی و تورکی ناو دەبن. هەر ئەم حاڵەتە خەریکە بە تەواوەتی پەرەدەستێنێت و بە دڵنیاییەوە لە ئەگەری بۆشایی دەسەڵاتی سیاسی ئێستای مەلاکانی ئێران دەبێت شایەتی تند و تیژەکەی لە ڕادەبەدەری فاشیەکانی لایەنگری پاشەخوازەکان بین. ئەوەش لەبیر نەکرێت هاوتەریب لەگەڵ سەرهەڵدان و پەرەسەندنی ناسیۆنالیزمی نزیک لە فاشی شاپەرستەکان، ناسیۆنالیزمی تورکی فاشی تر لەوان بە پشتیوانی و هاندانی دوو وڵاتی ئازەربایجان و تورکیا ڕووی لە پەرەسەندنە و لەم خیتابەش کورد وەک تیرۆریست ناسرا و تاوانبار کراوە و بەردەوامیش هەڕەشەی لێ دەکرێت. دیارە ئیتر لەم حاڵەتەدا کورد لە نێوان ئەم دوو خیتابە تەواو فاشی و ڕەگەز پەرستانەدا گیری خواردووە و هاوکات تووشی شۆک بووە و هەردەم ئەگەری ڕوبەڕووبوونەوە لەگەڵ یەک لەم دوو خیتابە و تەنانەت هەردووکی لە ئارادایە و دیارە کورد بەهۆی کەمی جەماوەر و نەبوونی پشتیوانی دەرەکی تا چ ڕادەیەک لە مەترسیدایە و بەواتایەک ئەم حاڵەتە بۆ کورد دۆزەخێ دەنوێنێت. هۆی حکایەتی ئەم دۆخە بە ئێمە دەڵێت ناکارامەیی دەسەڵاتی سیاسی ئاینی لە تاران گەرچی خۆی لە خۆیدا بەستێنی بۆ ئازادبوونی کورد لە دەست دەسەڵاتی مەلاکانی تاران دروست کردووە، بەڵام هاوکات بەستێن و زەمینەشی بۆ سەرهەڵدان و گشتگیربوونی ناسیۆنالیزمی ڕادیکاڵ و تەواوفاشیانەی شاپەرستەکان و تورکە ڕەگەز پەرستەکان دروست کردووە و لەم حاڵەتەدا کوردی تووشی کێشەی نوێ کردووە و دەبێت کورد بەرنامە و پرۆژەی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دوو خیتابە و هەروەها کای سیاسی عەقلانی نەبێت. ئەوە بە دڵنیاییەوە دەبێت شایەتی هێرشی وەحشیانەی ئەم خیانەتە و لایەنگرانی یەک لەم دوو خیتابە یان هەردووکیان بۆ سەر کوردستان و هەروەها داخوازیەکانی نەتەوەی کورد لە داهاتوویەکی زۆر نزیکدا بین. ماوەتەوە ئاماژە بۆ خاڵش بدرێت. لە ئێستادا تەنیا بەهێزبوونی هەرێمی کوردستان، سەرکەوتنی هەسەدا،
بەهێزبوونی خیتابی کوردی لە باکوور و کای عەقلانی سیاسەتمەدارانی ڕۆژهەڵات و هەوڵ بۆ دروستکردنی بەرەیەک لەگەڵ ئێرانیەکانی دژە سیستەمی پاشاخوازی و فاشیزم دەتوانێت مانەوەی کورد و گەیشتنی بە ژمارەیەک داواکاری بەرحەقی نەتەوەی لەم حاڵەتە دۆزەخیەدا گرنتی بکات و لەم ڕۆوە دەبێت کورد لە ڕۆژهەڵات لە هەنگاوی یەکەمدا بیر لە یەکدەنگی ڕاستەقینە و دوور لە خۆنواندن بکاتەوە و لە هەنگاوی دووەمدا نەک لە ڕووی هەستەوە بەڵکو لە ڕووی عەقڵەوە سیاسەت بکات. لەم ڕۆوە هاوپەیمانی کارامە لەگەڵ ئێرانیەکانی لایەنگری دیموکراسی و بەتایبەت پاراستنی یەکدەنگی ناوخۆیی و تەنانەتکایی سیاسی و ژیرانە لەگەڵ پاشای خوازەکان وەک ئەولەویەت سەیر و خوێندنەوەی بۆ بکرێت.